گەورانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش ڕۆژی 20 ئۆکتۆبەری ڕابردوو پرۆسەی هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو بە شێوەیەک کە ئەم جارە دەنگدەران لە هەرێمی کوردستان جارێکی دی پارتی دیموکراتی کوردستانیان کردەوە بە هێزی یەکەم وابوو نزیکەی 810,000 دەنگی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانی بەدەستێنا. دیارە ئەم شەو لەم بەرنامەیە بە میوانداری بەڕێز دکتۆر سالار عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی هەمان حزب گەنگەشەی ئەوە دەکەین ئاخۆ لە سبەینەوە لە دوا ڕۆژدا یان لە 4 ساڵی داهاتوودا پارتی ئەرچی قورسترە بۆی پاداشتی ئەم دەنگدەرانە بداتەوە یان نا. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. خێرەی سەرچاوان. زۆر سپاس. هەروەها میوانداری ژمارەیەک گەنجانیشمان کردو بۆ ئەوانیش ئەگەر سەرنجێک بۆ چوونێک پرسیارێکیان هەبێت لە پارتی دیموکراتی کوردستان و جەنابتان بەخێر بێنێوە. زۆر سپاس. کاک دکتۆر دەگوترێ پارتی دیموکراتی کوردستان ئەم دەنگانەی بە شێوەیەکی ساختە بەدەستێناوە. پێتان وانییە هەمجارە پارتی سەلماندی کە دەنجی زۆرینەی هاونیشتیمانیانی بەدەستهێنا وەڵامێک بوو بۆ ئەو لایەنانەی کە دەڵێن پێشووتر ساختە کاری کراوە. بەڵێ زۆر سپاس لە بۆ سپاس بۆ جەناب. جەنابەت و کوردستان 24 و ئەو گەنجە ئازیز و خۆشەویستانە بەدڵنیاییەوە هەم بابەت و مژار و هەمیش پرسیارەکە زۆر گرینگە و هەمیش لە قۆناغێکی زۆر گرنگ قسە دەکەین کە قۆناغی دوای ڕاگەیاندنی ئەنجامە ڕەسمیەکانی هەڵبژاردنە. ئەو پرسیارەی بەڕێزت دوو بەشە، بەشێکی ئەوەی کە پارتی ساختەی کردووە لە هەڵبژاردن، بەشێکیش مسۆگەرکردنی زۆرترین دەنجی گەلی کوردستان لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە. ئەگەر بە مێشتێکی ئارام و بە بینینێکی کۆکەرەوە وەڵامی هەردوو پرسیار بدەینەوە، بۆ پرسیاری یەکەم دەڵێم تاکەلایەن کە سەرنجی لەسەر کۆمیسیۆن هەبوو کاتی خۆی پارتی دیموکراتی کوردستان بوو، کۆمیسیۆنی عێراق بێگومان وە پارتی دیموکراتی کوردستان هەرزوو لە کاتی خۆیدا قسەی خۆی کرد، بەڵام دواتر کە هەندێک ڕێکار و هەندێک چارەسەر پێشکەش کران پارتی دیموکراتی کوردستان پابند بوو و هەمیشە پارتی بە هەیئاتی مستەقل و بەو نێوەندانە پابندە کە دەستێوەردانی سیاسی تیانیە و مەساحە بۆ هەموو خەڵک وەکو یەک جێدێڵن. لەگەڵ هەبوونی هەموو ئەو ڕێکار و چارەسەر و ڕەئی و ڕوانگە و ئینتیباعانەی لێرە و لەوێ پێشکەش کران هەڵبژاردن کرا، هەموو لایەک پابند بوون پێیان. ئێستا ئەوانەی کە باسی ئەوە دەکەن کە پارتی جۆرێک لە ساختە یا ئەو دەنگۆیی لێرە و لەوێ گوێمان لێ دەبێت تەزویر هەیە، ئەوانن کە دوێنێ دەیانگوت کۆمیسیۆنی عێراق زۆر باشە، پارتی هیچتر ناتوانێ لە ڕێی کۆمیسیۆنێکی هەرێمی کوردستان هەژمون بکا بە دەنگ، هەژمونی سیاسی بەسەر کۆمیسیۆنەوە بکا بە دەنگ و لیستێکی گوماناویە و مەسەلەی کۆتاکان بابەتێک بۆ بە بەردەوامی باسییان دەکرد و مەسەلەی تریشیان لەگەڵ باز دەکرد. خۆشبەختانە هەموو ئەمانە کە ئێستا قسە دەکەن دەنگەکانی خۆیان گوێ لێ بێتەوە، بەڕێی من دەبێت شەرم لە خۆیان بکەن. زۆر باشە. هەموو ئەمانەی کە ئێستا ناتوانن تەحملی دەنجی دیموکراسی گەلی کوردستان بکەن، ئەگەر خۆیان لە بەردەم پارادۆکسی قسەکانی دوێنەیان و قسەکانی ئەمڕۆیان دانێن وا خۆیان وێ نادەکەن کە ئەوانە خەڵکی زۆر ناڕازگۆن. ئینجا کاکسین ئەمانە خەڵکی سادەنین، ئەمانە سەرکردە و ئەمیر و ئەمیندار و پیاوی زۆر گرینگی ڕقەمیەکی حزبی سیاسین لە کوردستان کە لە ماوەی تەنیا 3 مانگدا نەیانتوانی ڕازگۆ بن لەگەڵ خۆیان، لەگەڵ حزبەکانیان، لەگەڵ قەناعەتەکانیان، لەگەڵ هەموو ئەو مانیڤێستانەی کە ئێستا پێی دەگوترێ مانیڤێستی دژبەیەک. بۆیە بابەتی ساختە بەم شێوەیە ئەگەر وەڵامی دەینەوە. سەبارەت بە پرسیاری دووەمیشە پارتی سەلماندی کە هێزێکی زۆرینێ و خواستی زۆرینەی خەڵکی کوردستان ئەوەیە کە ئەو پارتە هێز یەکەم مێنێت. بێگومان بۆ وەڵامی ئەم پرسیارە هەموو لایەک وەڵامەکەی لایە.
پارتی لە ساڵی 91ەوە کە بە تەنیا بوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حزبی زەحمەت چێشان بوو پارتی زۆری نەیدەنجی هێنا و لەو ڕۆژەوە تا ئێستا کە دەکا دوا هەڵبژاردن 20 ئۆکتۆبر هەر زۆری نەیدەنجی کوردستانی هێنا و لێرەوەش حەز دەکەم هەموو پارتیەکان و دەنگدەرە ئازیزەکانی کوردستان بزانن لە هەڵبژاردننی ساڵی دادەی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش پارتی دموکراتی کوردستان زۆرترین دەنگ دێنێ بۆ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە پارتی دوای ئەم هەموو ململانەیە دوای ئەم هەموو پیلان و پلانەی لە دژی هەیە دوای ئەم هەموو دڕەشی و ناخڕەشەی دەرهەقی دەکرێت دوای ئەم هەموو شەڕ و هێرش و ئاژاوەی لە ناوخۆ و دەرەوە و دەوروبەر بەرامبەری دەکرێت بۆ دەنجیەکەی لە چیدا کە دەنگی زیاد دەکا و بەهێزی دەمێنێتەوە ئەمە پرسیارێکی یەکەمە وڵا خۆشە لەگەڵ ئەم بەڕێز زۆر ڕوخسارە جوانانەی وڵاتی خۆمان و ئەم بینەرە هێژانە زۆر بە ئارامی ئەم بابەتە مناقەشە بکەین یەکەمیانەوەیە پارتی حزبێکی ڕاستە لەدایکبوونێکی ڕاست دامەزراندنێکی ڕاست چکە حزب هەیە ڕق دروستی کردووە لەدایکبوونێکی ناتەندروستە پارتی صاحبی قەزیەیە کە ئێمە دەڵێن پارتی صاحبی قەزیەیە هەر قسە ناکەین گەنجەکان توێژەرەکان لێکۆڵەرەکان با بگەڕێن بەنێو مێژوودا لە هەر کوێ قەزیە هەبوو بی پارتی لەوەیە ئەمە دوو دکتۆر باسی ئەوەت کرد کە پارتی خاوەنی قەزیەکەیە ئێستا پرسیارە کاتە مێشکم پارتی بەو ڕێژەی کە دەنگی زۆری نێ بەدەستێناوە دەتوانێت کیانی هەرێمی کوردستان بپارێزێت لەو هەموو پیلانە نێوخۆیی و ئیقلیمیانێک کە ئێستا لە ناوچەکە هەیە بەڵێ پرسیارێکی زۆری گرنگە وەڵامی ئەو پرسیارش دەدەمەوە دەمێ ئەوە تەکمیل کەم وەڵامی حەزمە لێ سێەم پارتی بە تەنیا حزبێکی سیاسی نییە پارتی عمقێکی مێژووی لەگەڵا عمقی عەدالەتی قەزیا عمقی شۆڕژگێڕی عمقی تێکۆشانی گەلێک اینجا پارتی ڕێبەرایەتی چیە کە پێی دەگوترێت ڕێبەرایەتی بارزانی ڕێبەرایەتیە کە نمایندەیی هەموو کورد و کوردستان دەکە لە هەموو نێوەندەکانی نێوخۆ و دەوروبەر و دنیا اینجا پارتی خاوەنی گەل و دەنگدەر و ئەندام و لایەنگرانێکی زۆر دڵسۆزە کە خاکەڕا و زاهیدانە کاری سیاسی و تێکۆشان و کاری ئیداری و وڵاتپەروەری و کاری حکومڕانی دەکەن ئەم هێز و ئەنەرژی و ڕووناچەی لە پارتی دموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی هەیە لە هیچ حزبێک نییە بۆیە بەردەوام پارتی سەرڕاستانە دەچێتە ناو انتخابات سەرڕاستانە دەچێتن و دەنجی زۆرتنیش دەیە سەبارەت بە پرسیارەکەی تری شت بەڵێ پیلان هەیە هەبووە دەمێنێ پارتی تاکە هێز و سەرڕاستین هێزە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەموو پیلانە بۆ لەبەر ئەوەی پارتی هێزی قەومی و هێزی نیشتیمانی و هێزی حکومڕانی تەنانەت هێزی جڤاچی و کللتوری ئەوەندە بەهێزە کە بتوانێت هەم پیلان ببێنێ هەمیش پیلان چارەسەر بکە و نەیەڵێ سەرکە بابچمە لای ئەو گەنجە بە ڕێزانەگەر پرسیارێکتانەیە لە پارتی دیموکراتی کوردستان یان لە دکتۆر ساڵار کەرەمکەن کامەتان پرسیارتانە بۆ چوونێ دەکەرم کە خات باە کەرم دکتۆر پرسیارەکەی من ئەوەی دەرێم بەشێک لە لایەنە سیاسیەکان لە بانگەشەی هەڵبژاردن دەستەواژێ و جوڵەی نەشیا و دوور لە ئەخلاقی و کۆمەلگای پڕ محیبەت و ڕێزی کورداواریان بەکارهێنا گەرچی بەشێکی زۆری ئەو بانگەشانە ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان بوو بەڵام پارتی نەکرد نەچوە نێو ئەو بانگەشە و ئەو لایەنەیە بەڵکو دەنگدەرەکانیان لایەنەکانی پارتی دڵسۆزانە وەڵامی ئەو بانگەشە و ئەو قسانیان داوە ئەو ڕەوشتەی بۆ چوونیان دەتێت پرسیارێکت هەبێ پرسیارەکە چییە؟ پرسیارەکە بکەم پرسیارەکەی من ئەوەیە ئێوە هیچ نیازێکی خو پلانێکتان هەیە بۆ لە کوتاییدا پرسیارەکە بەڵام ئەوە دەمێ هەموو ڕوومکەمەوە دەستخۆش ئەو خاتونەی کەش پێماوەی پرسیاری ئەو بیدێتە سپاس تاو دەستخۆش بەس نێزیش کۆمای کاتتان باش بەخێر بێ دکتۆر من دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەمیانەوەیە زیادبوونی دەنگەکانی پارتی دەخاتە ژێر بەرپرسیارەتی زیاترەوە هەم بەرامبەر بە میلەتەکەی خۆی و هەمیش بەرامبەر بە کادیرەکانی پرسیارەکە لێرەوەیە ئایا پارتی چۆن وەڵامی ئەو گەرم و گوڕیە و ئەو گڕوتینەی میلەت و هەروەها مادیبوونی کادیرانیشی دەداتەوە پرسیاری دووەمیشمەوەیە ئایا ئەوانەی کە دەنجیان بە پارتی نەداوە
بە تایبەتی لایەنە سیاسیەکان کە هەندێک لایەن بە دیاریکراوی بە بەردەوامی دژایەتی پارتیان دەکرد. وەڵامی پارتی دیموکراتی کوردستان چییە بۆ ئەوانە؟ زۆر سپاس. خۆش پرسیارەکان وازەفون پێم. زۆر سپاس سەبارەت بە پرسیاری ئەو خوشکە بەڕێزە هەر درشم و سلۆگانی پارتی و حزبەکان ئەگەر بکەینە بابەتێک بۆ مناقەشە هەر خۆی چەندین بەرنامە هەڵدەگرێ بەڕاستی. ئەم دروشمانەی ئەوان و هەموو سلۆگانەکانیان و تەنانەت مارکتینگی میدیاییان و تەنانەت سەرۆکەکانیان کە لەسەر سەکۆکان دەمانبینین بەشێکی ئێوە نیە لێرە من باسی کەم و بیجەڕمەوە چونکە بەڕاستی ڕووی مەجلیسی نیە وەکو کورد دەڵێن و حیفە سەرکردەیەک سەرۆکێک ئەمینداری حزبێک بەم شێوەیە قسە بکە بەم شێوەیە باخفێ چونکە پانتایی هەڵبژاردن و بانگەشە هەر پانتایەکی سیاسی نییە بەقەدەوەی پانتایەکی پەروەردەیە پانتایەکی دروستکردنی نەوەکانە پانتایی ڕۆشنبیری سیاسیە پانتایی ڕۆشنبیری بانگەشە و هەڵبژاردنە بۆیە ئەگەر سەیری سلۆگان و بانگەشەی پارتی دموکراتی کوردستان بکەین هەتا لە دیزاینی هەتا لە ڕەنجی هەتا لە کۆکردنەوەی خەڵکی هەتا لە دەنگ و بابەتی هونەریەکانیشی تێدەگەی کە پارتی دموکراتی کوردستانی قیەمی باڵایە هی کۆکردنەوەی هەمووانە هی جوانی پێشکەشکردنە هی هەموو تەمەن و جیاوازی و بیرۆڕا کللتوریە فرەیەکانی کوردستانە. ئەم دوو وێنەیە پێمان دەڵێن کە پارتی حزبی ژیانە حزبی کۆکردنەوەی هەمووانە حزبی دەوڵەتداریە و پێمان دەڵێ کە خەڵکی کوردستان لە مەودووە پتر متمانە بە پارتی بکەن و لە ئینتخاباتی دادێ زۆرترین دەنگ بدەنە پارتی چونکە حزبی ژیان و حزبی بەڕێوەبردنی وڵاتە. سەبارەت بە پرسیاری پاداشتی ئەو دەنگدەرانە ئەرچی پارتی قورسترە پاداشتەکەی چی دەبێت بۆ دەنگدەران؟ بێگومان پارتی چۆن دوێنێ ئەرچی قورس بووە ئەمڕۆ ئەرچی قورستر دەبێت ئەمە یەک بەڵام چۆن ئەم ئەرکە و ئەم قورسیە وەڵامگۆیی پارتی چییە بۆ ئەم دەنگدەرە خۆشەویستانە ئەمە پرسیارێکی گرینگە. بێگومان ئەمە بە حکوومەت و بە مؤسساتی حکوومەت و بە خزمەتگوزاری و بە ژیانێکی باشتر و بە باشترین نزیکبوونەوە لە خەم و هەمی خەڵک دەکرێت و ئەگەر سەیری سلۆگانی پارتی دموکراتی کوردستان بکەین ئارامی بۆ هەمووانە ئاوەدانی کەواتە دەبێت خۆشی خۆشگوزەرانی ژیانی باش بچێتە نێو ماڵەکان و پاشانیش ئێمە دەبێت پێکەوە بین پێکەوە بەمانایەوەیە پارتی کە لە شەقێکی پرسیارەکە دەوەیە پارتی بە تەنیا حزبی دەنگدەرانی نییە بۆیە پارتی جیاوازە لە حزبەکانی تر پارتی حزبی هەمووانە بەوانەی دەنجیان داوەتێ و دەنجیان نەداوەتێ ئێمە لێرەوە سوپاسی ئەوانە دەکەین دەنجیان داوەتە پارتی دموکراتی کوردستان و بە سەروەتی نیشتیمانی پشتیوانی چیای پشتی خۆمانیان دەزانین بەڵام هەموو ئەوانەی دەنجیشیان نەدایتە ئێمە ئەندامی ئەم وڵاتن خۆشەویستن ئەبێ ڕۆژێک حقیقەتی پارتیان بۆ ڕوون بێتەوە زوڵالی و ڕوونی و ڕەوایی پارتیان بۆ ڕوون بێتەوە و تێبگەن کە ئەوە پارتیە دەتوانێت چارەسەری گرفتەکانی ئەوانیش بکە بۆیە دەبێت ئەوانیش بێن بچنە نێو شەمەندەفەری ئەم ڕووناچەیە کە پێی دەگوتێت کاروانی پرسەروەری ڕێبازی بارزانانی و دەبێت لە ئینتخاباتی دادێ ئەوانیش دەنگ بە پارتی بدەن لەبەرچی لەبەر خۆیان لەبەر کوردستان لەبەر وڵات بۆیە پارتی ئەم چەترە گەورەیە و ڕێبازی بارزانانی بە بەردەوامی خەڵکی غەیرە پارتیش بەی خۆی دەزانێت بۆیە ئێمە لە حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی دەیان بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانانی خزمەتی ئەم خەڵکە دەکەین و بە پەرۆشیەوەش بە دەنگ و بە تەنگ هەموو داخوازیەکانیانەوە دێ. کاک دکتۆر ئەمە دەمانێت زۆر بەسەری قسە بکەین گفتوگۆیەکەمان ئەنجام دەین. پێم بڵێ کابینەی نوێم چەندە کاریگەری هەبوو بۆی لەم هەڵبژاردنە پارتی تەنگی زیاتر بکات چونکە کابینەی نۆ بە قەیرانێکی زۆری دابەزینی نرخینەوە دمەلبدانەی نێوە خۆی کێشەی هەولێر بەغدا بە هەمووانە تێپەڕی سەرنجام پرۆژەی خزمەتگوزاری نەوەستا چەندە هۆکار بووم کابینەیە بۆی دەنجی پارتی زیاد بکە. بەڵێ بە تایبەتی لە ناوچەکانی دیکە ئەمەش بابەتێکی گرینگە بەڕاستی ئەم کابینەی نوێیە هەموو ئەو گرفتانەی لێ ئاڵان و هەموو ئەو دوژمنکاریەک بەرامبەری کرا لێرە و لەوێ و لە ناو خۆ و لە دەرەوە هەموو ئەمانە دیراسەکەین تێدەگەین کام کابینەیە چەند سەرسەختانە خۆی ڕاگرت و چەند خۆ ڕاگرانە لەسەر پێوەستا و چەند ئایندەبین توانی تەماشای سبەینێ بکە. ئەم کابینەیە وەکو کاکسەین باسی کرد لەگەڵ هەموو ئەم گرفتانە کاری خۆی کرد و بە باشیش سوێنێ و دڵی خەڵکو و ناو بەرژەوەندەکانی باڵای کوردستان لەمە دوای بە پێی ئەم دەنگەی کە هەیە بە پێی ئەم هێزە گەورەی جەماوەری گەلەکەمان کە لە 20 دەدەنجە داوەتە پارتی دموکراتی کوردستان دڵنیابن کابینەی دە باشتر خزمەت گوزارتر و تێدەگەین
کابینەی دەی لە ئێستاوە گرفتی بۆ دروست دەکرێت و لە ئێستاوە لێدوانەکانی کە دەیبیستین چەند ڕۆژێکە هەمووی بریتین لە گرفت لە نەبینینی کوردستان لە نەبینینی بەرژەوەندێ باڵاکان بەڵام پارتی چۆن لە 46ەوە دامەزراوە و بەردەوام لەمپەری چارەسەر کردووە پەڕیوەتەوە ئەم جارش لەمپەر چارەسەر دەکا ئەپەڕێتەوە و دڵنیایی دەدەینە خەڵکی کوردستان کە ئێمە لە ئێستاوە خۆمان حاضر دەکەین بۆ ئینتخاباتی ساڵی دادەی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە هێزی خەڵک بە دەنجی خەڵک بە پەرۆشی و دڵسۆزی خەڵک و دڵنیا بن سەرکەوتن ئەدرەسی ئێمە. کاک دکتۆر ئەو لێدوانانەی باست کرد کە هەندێک لایانی سیاسی لە ئێستاوە دژی کابینەی دێم دەیدەن پێت وایە مەسیجێکی وڵاتانی ناوچەکەیە وڵاتانی ئیقلیمیە؟ پێم وایە جارێ وەکو بابەتێکی ئەلامی وەریگرین باشە بەر لەوەی ئێمە بیکەینە بابەتێکی سیاسی من پێم وایە جارێ لەم قۆناغا لە بینی دوو کەوانە وەکو پامێکی میدیاییانەی حزبەکان وەریگرین و بە جۆرێک لە گوشاری بخوێنینەوە بۆ ڕۆژانی دانوستان بەڵام دواتر ئەوە نێوەندی حزبی و نێوەندی استراتیژی و نێوەندی لێکۆڵینەوە و نێوەندی ئەکادیمین کە دیراسی ئەوانە دەکەن ئایا ئەمانە هەر پەیامی میدیایین یان پەیامی سیاسین و لەگەڵیشیدا ئایا هەر پەیامی میدیایی و سیاسین یان پەیامی هەواڵگرین و ئایا هەر پەیامی هەواڵگرین نێوخۆین یان هی دەرەچین پێم وایە دەبێ ئەمە بە وردی دیراسە. زۆر باشە بۆ پێکێنانی کابینەی دێم پارتی چ مەرجێکی داناوە بۆ لایەن ئەساسیەکان پێم خۆشە. بەڵێ پارتی مەرجی لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمیتەی ناوەندی ئەو حزبە کۆوەتەوە حتمەن باسی ئەوەتان کردووە بێگومان پارتی مەرجی هەیە بۆ پێکهێنانی ئەم حکوومەتە و کابینەی دێم مەرجەکەی بریتە لەوەی کە کوردستان گەورەترینە مەرجەکەی ئەوەیە کە دەبێ ئێمە ساحبی یەک هەرێم بین یەک پەرلەمان یەک حکوومەت و ساحبی یەک لەشکری پێشمەرگە و کۆتایی هێنان بە هەموو کارێکی نایاسایی مەرجمان ئەوەیە کە ئێمە متفق بین لەوەی خاوەنی یەک زۆنین کە زۆنی کوردستانە و ئەمە مەطلبی پارتی نییە بەتەنیا مەطلبی هەموو خەڵکی کوردستانە ئێمە فعلەن دەبێت ساحبی یەک حکومەت و یەک پەرلەمان و یەک لەشکر و یەک هەرێم و یەک دیدگا و یەک نیشتیمان و یەک چارەسەر و یەک کۆکردنەوە بین پارتی خاوەنی ئەوەیە ئەجینا خاوەنی ئەم مەرجانەیە ئەجینا پارتی هیچ مەرجێکی حزبی نییە و دەرگای کراوەتەوە بۆ هەموو حزبەکان هەر لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا ئەوەی یەک کورسی شێهێناوە بە نمونە لیستی دەرگا کراوەیە بۆ هەمیان بە بینینی استحقاقاتی دەنگ. زۆر باش ڕۆژی دەستپێکی بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان جەنابی سەرۆک ڕێک ئەو قسەی کرد وتی یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە لە مێژە باز لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە دەکرێت ئەم جارە لەم کابینەیە هەرچی قورس نییە ڕێخستەوە هێزی پێشمەرگە هەرچی ڕۆژێت هێزێکی نیشتیمانی کەرەمکە چیرۆکی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر بکەین بە بابەت و پانێڵ و دیمانە و هەفەی بابەتێکە ئینجا حقیقەتی کۆمەڵێک شتی ترت بۆ ڕوون دەبێتەوە کە ئێستا خەڵکی کوردستان نایزانێ بەڵام ئێمە لێرە نایوروژێنین لەبەرچی لەبەرەوەی ئێستا وردە وردە بەرەو ئەوە دەڕۆین دانوستان بکەین بۆ پێکهێنانی کابینەی دێم بەڵام ئەرکێکی قورسی ئەم کابینەیە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام پارتی دموکراتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گەلی کوردستان دەنگدەرە خۆشەویستەکان لەوە ڕاهاتون کە ئەرکە قورسەکان و ئەستۆ بگرن و ئێمە لە ڕۆژە هەر ئاسێ و ئەستەنگەکانیش هەمیشە بە ڕووناچێ و سەیری ئایندەمان کردووە بۆیە خۆمان حازر کردەوە بۆ هەموو ئەو ئەرکە زۆر باشە دەتەوێت لێرەوە لەم بەرنامەوە چ بڵێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی دێم لە ڕووی پرۆژەی خزمەت گوزاریەوە دەتەوێت چ بڵێ بە خەڵکی کوردستان؟ وڵا پێش هەموو شتێکی داوای لێبوردنیان لێ دەکەین لە ماوەی بانگەشە زۆر ماندوومان کردن سترێز بوون جۆرێک لە گرژی جۆرێک لە حیواری ناڕێکیان جێلێ بوو لەلایەن هەندێک لە سەرکردەوە حزبی سیاسی من لێرەوە داوای لێبوردنیان لێ دەکەم چونکە نەدەبووە گوێیان لەو قسانە بێ گەنجەکانی ئێمە منداڵەکانی ئێمە خوشک و براکانی ئێمە دەنگدەرانی ئێمە نەدەبووە گوێیان لەو وشە زبر و ئەو ڕەفتارانە بێ کە من ئێستاش چەندین جاریت کەش باسم کردووە ناتوانم باسی کەم و بیجێڕمەوە من لێرەوە دەمەوێت دڵنیایی ئەوە بدەم کە پارتی زۆر بە پەرۆشیەوە چاوەڕێی دانوستان دەکە پارتی بە کۆکەرەوەیەوە تەماشای هەموو حزبەکان دەکە پارتی کوردستان و ئامانجەکانی نیشتیمانی زۆر لا باڵاترە لە مەکسەبی حزبی پارتی دەرگای کراوەیە بۆ هەموو لایەنەکان تەنانەت بۆ یەک کورسیشی هەیە یەک دەنجیشی هەیە پارتی دەرگای کراوەیە بۆ ئەوانەی کە دەیانەوێ بەشدار بن لە دروستکردنی کابینەیەک بۆ هەمووان. زۆر باشە پارتی گەیشتۆتەوە بڕوای کە
هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئێستا چاویان کراوەتر بۆ لە جاران بەتەنها بە دروشم و بە قسەی گەورە هەڵ نەخەڵەتێن بە فعلی ببینن چه حزبێک و چ لایەنێک لە خزمەتی خەڵک و خاک و نیشتیمانەکەیدایە باوەڕتان هەیە ئێستایەوە بێگومان ئەم دەنگە زۆرە نیشانەوەیە کە خەڵک دەنگ دەداتە ڕاست زۆرترین لە لای ڕاستە بۆیە ئەو حزبەی زۆرترین دەنگ دەینی زۆرترین ڕاستی لایە و زۆرترینی دەنجی گەلیش زۆرترین ڕاستی لایە ئەم بینە لە بینی ئەم هەموو ڕاستانە تێدەگەین کە حزبی ژیان و بنیادنان و ئارامی و ئاوەدانی حزبی گەشە و مستقبلی باش لای پارتی دموکراتی کوردستان دەست خۆش دێم و لای ئێوە ئەگەر پرسیارێکتان هەیە کەرم فەرموو بەتاکید کەرم زۆر سپاس بۆ دەرفەتە کاک دکتۆر بەخێر بێت ئایا پارتی دەبێتەوە حزب دایک بۆ کۆکردنەوەی هەموو لایەنەکان بۆ یەک قەوارە یەک هەرێم یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە دەست خۆش کەسی کە ماوە پرسیارکە کەرم کە سەرەتا زۆر بەخێر هاتنی جەنابەت دەکەم دکتۆر سوپاس بۆ ئەو دەرفەتەش دەمەوێت پرسیارێک بکەم بەخۆشت باست کرد کە زمانی هەندێک لایەنمان هەبوو زمانی زبریان بەکاردەینە بێتەوەش هەندێک لایەنمان هەبوو کە هەڕەشەیان دەکرد وەکو تێکی دەدەین و دەیڕوخێنین ئەنگۆ لە داهاتوودا هیچ ڕێکارێک دەگرنە بەر لە بۆ ئەوانە کە ڕەوشت بەرزی ببێتە ڕەوشت بەرزی ینی لە داهاتوودا لۆلایەنەکان هیچ ڕێکارێک دەگرنە بەر خۆش کاک دکتۆر ئەگەر جوابی هەردووشیان دەیتەوە بەڵێ وڵا سەبارەت بەو پرسیارەی کە پارتی ببێ بە حزبی دایک و کۆکەرەوە من بە فرسەتی دەزانم ئەگەر بە کورتیش بێ زۆر بە خێرایی بگەڕێنەوە بۆ پارتی و تعریفی پارتی کە خەڵکێکەیە لە کوردستان بە تایبەت لە ناو وەسەتی سیاسی تا ئێستا پارتی باش ناناسن و من لە هەندێ مەقالەش ناوم لێ ناوە بارزانی ناسی و پارتی ناسی مەسلەی پارتی ناسی وەکو چەمکێک وەکو بوارێک لە بوارەکانی قسەکردنی فەلسەفیانە لە حزبی سیاسی دەمەوێت بڵێم پارتی دامەزراندنەکەی بریتیە لە هەموو کۆکردنەوەی هەمووان ئەگەر دیقەت دەین دامەزرانی پارتی شۆڕشی ئەیلول شۆڕشی گوڵان ڕاپەڕین یەکەم هەڵبژاردن یەکەم کابینە تا دەگاتە ئێرە بە هەموو ئەو وێزگە و دەرەتان و دەلیڤە و دەرفەتانەی هەبووە بە بەردەوامی ویستوتی هەمووان کۆبکاتەوە لەبەرچی چونکە پارتی حزبی هەمووانە و بۆ قەزی هەمووان دامەزراوە بۆیە پارتی هەوڵ دەدا ئەو ڕۆڵە ببینێ بەڵام بەو مەرجەی ئەوانەی بەشدارن لە حکوومەت هاریکاری ئەو کارە خێرە بن ئەزانی ئەم ئیشە حکوومەتداری ئیشێکی تیمیە واتە بەست کاری جەمعی دەکرێت بۆیە ئەگەر ئەوان هاوکار نەبن بۆ نمونە ئێمە باشترین خزمەت تەقدیم کەین ئەگەر لە سلێمانی دایرەکانی سلێمانی بنمونە خاڵە سنووریەکانی سلێمانی هاریکار نەبن کە پێشتر هاریکار نەبوون ئێوە کاتە ناتوانین کارەکان بکەین سەبارەت بە پرسیاری ئەو دانانی سنوورێک بۆ زمانی زبری لایەنە ئەساسیەکان لە هەکبەی پارتیدا لە داهاتوودا بەڵێ هەر ئەم معالجەی کە دەڵێن یەک حکوومەت بۆمانە لێرە کە قانونێک جێبەجێ بوو لەوێش قانونەکە جێبەجێ بێ بۆ نمونە سەرکردە و کەسایەتی سیاسی زۆر بەناوبانگ هەیە لەلایەن یاساوە داواکراوە لە سلێمانی لە سلێمانی ناگیرێ و ناشتوانی بێت هێرشکە لێرە قانون تەطبیق دەکرێەوە ژیرێ هەر بۆ نمونە ئەگەر ئەم بابەتە وەرگین یعنی کەسایەتی سیاسی زۆر بەناوبانکەیە لە سلێمانی ئێستا ئەمر قەبزی هەیە ئەبێ بگیرێ کەسی لێ بۆ بە بەتەڵ ئەبێ ئەم کەسە خازە بێ بۆ قانون لە سلێمانی و هەولێر و زاخ و پێنجوین دەبێ وەکو یەک بێ ئەمە ئەم کارەیە کە پارتی بەنیازە بیکە دیسان دەڵێمەوە ئەمە باوکاری دەکرێت لەگەڵ هەموو ئەو حزبانەی کە لە ناو حکوومەت بەشدارن و لەگەڵ ئەو حزبانەی کە لە دەروی حکوومەتیشن و لەگەڵ هەموو هاوڵاتیان زۆر باشە با دوهەمین پرسیارم ئەوە بێت پارتی دیموکراتی کوردستان چاوپۆشی لە هەندێک لایانی سیاسی دەکات کە بەتایبەتی لە کاتی بانگەشەکردنا تەنانەت هێڵی سووریشیان بەزاند لە بەرامبەر پارتی ئایا چاوپۆشیان لێ دەکەن مێژووی پارتی لەگەڵ ئەحزابی سیاسی زۆر جار لەو قۆناغە تاریخیانە ئەو هێڵبەزاندانە هەبووە و هاتوونەتەوەش داوای لێبوردنیشیان کردووە لە بارزانی نەمر بە نمونە پارتی بە قیەمە باڵەکانی خۆی لێی بوردون و بەشێکیشی چارەسەری کردووە بەشێکی فەرامۆش کردووە بەڕاستی بەشێکی فەرامۆش کردووە لە بیری کردووە پارتی لەمەدا دڵێکی گەورەیە پێم وایە قۆناغێکمان لە پێشە دەبێ هەموومان پێکەوە بین هەموومان پێکەوە تەحمل ئەم قۆناغا بکەین و تەحملی مەسئولیەتەکە بکەین بۆیە پێم وایە بەشێکیان دڵنیا بن بۆ خۆیان دەزانن هەڵن و ڕۆژێک دێ داوای لێبوردن دەکەن
و بەشێکیش پارتی بۆ خۆیان بەبێ ئەوی داوا لێبردن بکەن هەر بۆ خۆی بەدڵ گەورەی دایانبووری و بەشێکیش بۆ خۆی چارەسەر دەبێت بە مروری زەمن بۆیە پێم وایە ئێمە لەمە دوا بەرەو ئەوە بڕۆینکە حیوار و تێگەیشتن و مانیڤێست و کار و بەرنامە و ڕووماڵەکانمان هەموو بۆ ئەوە بێ کە بێکەوە بەرەو پێکێنانی کابینەیەک بڕۆین بۆیە دەبێ بەدڵ گەورەیەوە ئەم بە کورتی پرسیارش کەم جوابدەوە پارتی دیموکراتی کوردستان لە پێکێنانی کابینەی داهاتوودا لەگەڵ لایەنە سیاسەکان بەرژەوەندی هاوڵاتیان دەکاتە هەکبەی یەکەمی ینی هاوڵاتیان دڵنیا ببنەوە لەوە بێگومان هەر لە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم ئینتخابەی خۆلی شەشەم دەڵێ هاوڵاتی سنتەر و تەوەرە پارتی کابینە پارتی لیژنەی دانوستان پارتی کابینەی دێم هاوڵاتی لە تەوەر و سنتەرە دکتۆر سالار عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوەی هێژاش کە لە پرۆگرامەکە ئامادەبوون بینەرانی قەدرگرانی کوردستان 24 هەمیشەدان شاد